لە 150 ماڵ 39 ماڵی لێمەوە خڕ نێزانیت ئەڵغام چیە و لە ئەڵغام نەتای پێماندا نەتەقی نەمازانی خەلکی شڕۆمڕێ بووی گەڕام ئەڵغامەکە بەرم کەوت ئەڵغامی بەرکەوە ڕێم ئەلم چێوە هەموو ئەڵغامە ئەو چێوە هەموو هەوە خەڵ نەگیرێنەوە خۆمان وڵاغلو یەکێکە لە گوندەکانی قەزای شارباژێر و دەکەوێتە 70 کیلۆمەتر باکووری شاری سلێمانی لە سەروبەندی دەستپێکردنی جەنگی 8 ساڵی ئێران عێراقا لە هەشتاکانی سەدەی ڕابردووە باهۆی پێگەی جوگرافی و سنووری ناوچەکەیەوە ئەم گوندە بووە بە یەکێک لە ناوچە گەرمەکانی ئەو جەنگە. دانیشتوانی گوندەکە وەک زۆربەی دانیشتوانی گوندەکانی تری کوردستان بەهۆی ئەو جەنگەوە ماڵ و حاڵیان بەجێهێشت و بەرەو شارەکان چوون، بەڵام وڵاغلو لە هەموو گوندەکانی تری کوردستان لەلایەن سوپای عێراقەوە زیاتر میڵڕێژکرا. لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990 خەڵکی کوردستانەوە دژی سوپای عێراقی لەگەڵ گەڕانەوەی دانیشتوانی گوندەکە بۆ سەرماڵ و زەویەکانیان دەرکەوت لەوێ جەنگ بەردەوامە و مەرگ لە بست بە بستی گوندەکەدا چاوەڕێیان. محەممەد ساید یەکێکە لە هاوڵاتیانی گوندی وڵاغلو لە کاتی کارکردندا لە ناو باخەکەی بەهۆی تەقینەوەی مینێکەوە قاچی لەدەستداوە. ئەم دەڤەرە لە ساڵی بڵێن 1970 دیەکە ڕاگۆزرا 1966 ڕاگۆزە لە ساڵی 1970ەوە ئەم منتەقەی هەمووی ئەڵغام ڕێژکرا حکوومەتی بە ئەڵغامی لێدا. ئێتر ئەم شێوانە هەموو جەبهە بوون، ئێتر وەک کە ئێران بەسەری دادا بەسەر دیەکەیادا و بەسەر دیاتەکانی دادا ئەم منتەقەی هەرێمی کوردستان. ئێتر لە ساڵی 1970ەوە حکوومەتی عێراقی هەمووی ئەڵغام ڕێژ کرد و لەبەرەوەی کە دەرەقەتی جێشی ئێرانی بێ. خڕ نێزانیت ئەڵغام چیە و لە ئەڵغام نەتای پێماندا نەتەقی نەمازانی کە پێماندا تەقی ئەڵغامەکەمان نەدەناسی. وەڵی تەقریبەن لێرەکانە خەڵ زۆر بریدار بووە. ئێتر لەوانەیە من ژمارەکانی لام نیم، بەڵام ئەڵغام نێدراومان زۆرە، شەیدمان زۆرە، ئەوەی کە بە ئەڵغام پێ لە ئەڵغامەوە تەقیوەتەوە کوشتێتی و هەیە ئاوا قاچی بڕاوەتەوە و ئێستا ماڵی وا بنەماڵی وا دوانی تیاج بووە، دوی هەر شەیدیە. ئێستا من خۆم برایەکەم ئەڵغام لێداوین، ئامۆزایەکەم بڵێن ئەڵغام کوشتێتی. دوایوارەکەی چم بۆ ناو ئەو باخەکە پاکمان کردبووە دارەکانی بێننەوە هەری پاچم سەعات دوونی پاژنەوە ڕۆلیە کە وەختێک کە هەستم بەخۆم کە وەزانی تەقان لێ کردوم چێ خۆ تا کاتی نازانی ئەو لەو کە لە بنجێ زەلاماتەخەیە دەنجی زۆر کەم وەکو دەماچەیەک بەخە دەماچەیشی دەنجی نایە، یعنی کە وەختی جێزانی کە تێرەکەی قاچت نەماوە قاچت سپی بووە ئێتر ئەنجا فەر بەخۆ دەکەی کە ئەڵغامە ئەمە ئەقلەی یەمێ ئەمە ئەقلەی کە ئەڵغامەکەی تایە ئەدا لێ بۆ بارەوە ئەوەی کوڕێکەکەی دراوسێمانە حاجە عومەری ناوە ئەویش مرچی وانامە ما ئەڵغامی تایە ئەوە نام تەلەکەی تیا ئەڵغام ئەقل کراوە ئەو ناونزارە هەموو تایەتی ئەوە ئەدا زەلامێکمان ئەلێ شەید بوو عومەری ناوبوو نەیزانی بوو چوو بوو ترێ بێنە ئەوە ڕەزەوە تا باخە لەوێ ئەوە باخە لەوێ کە چوو ئەو باخەوە لەوێ ئێوارە بوو هادوو بۆ تێوریزم تێی دەنم ئێتر پیا تەقیب لێ شەید بوو. بەهۆی زۆری ژماری کێڵگەمینەکان لە ناوچەکەدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی گوندی وڵاغلو بەرمین کەوتون و بەشێکیان گیانیان لەدەستدا و بەشێکیشیان کەمەندان بوون. ئەم ماڵانەکە ئەگە لەبەرەوە چۆڵ بووە هیچ ماعیشەتی لێ نەماوە ئێرە ئەنجا کابرا هەیە ماعیشەتی لە شارەکە باش دەڕوە هەیە تەلەبەی هەیە لەبەر تەلەبەکەی مەجبورە بڕوە کابرا مڵکیەیە کە نەوێرێ ئەلی بێتەوە لێرە باینی بچێتە ناو مڵکەکەی چی بکات هیچ ماعیشەتی کەشی نییە چی بکات لێرە ئەم خانووە چۆڵە ئەم خانووە چۆڵ بووە ئەو خانووە چۆڵ بووە ئەوە چۆڵ بووە ئەوەی سەرەوە سێ چوار ماڵ بوون هەمووی چۆڵ بووە ئەدا بڵێم چێ چۆڵ نەبوو ئێستا تەقریبەن لە 150 ماڵ 39 ماڵی لێمەوە 39 ماڵەکەش 10 ماڵی حالی حاضر بۆ پای زاویش دەڕوە ئەگەر 20 ماڵی ئەم 25 ماڵی تیان مێنێ بەس کابرا ئاژەڵداری بۆ ناکرێت کابرا منداڵەکەی لە مەکتەبە مەجبورە دوا منداڵەکەی بکەوێ کەسی نییە تەنانەت دوو کاری لێ بۆ بلەوەڕێنێ هەچی تیا ماوە ئێستا و 39 ماڵی کە منەڵم تیا ماوە هەمووی 8 ماڵی تیا ئەگە تۆزە خێزانیە بێت ئەگەمووی یان پیرێژنێک و پیرە مێردێک زیاتر نییە ئەمەش خۆی ماڵی کاعومەرە ئەمێش چاوێکی لەدەستداوە باڵغام ئەو ماڵی کاک ئەحمەدە کە ڕۆشتوو دەوری 30 نەفەر 40 نەفەرمان زیاتر کەم ئەمدام هەمووی بە تەقەمەنێنجایان قاچی پەڕیوە یا چاوی کوێر بووە
ئەوانەی کە شەهیدیش بوون ئەو شەهید تاسە 5-6 سەلمان هەر ئەڵغام کوشتێتی ئاژەڵ ئەنجا کابرای لەو خوارەوە ماڵەکەی دەخوارێ بوو جەڵێ بە گاگەلیە بوو کەوتە ناو ئەڵغامەکانەوە پێنج سەری تەرەفیات ژمارەی قوربانیەکانی ئەم گوندە بە شێوەیەکە کە هەر خێزانێک کەسێک یا دوانی بەهۆی مینەوە کەمەندان بووە یان گیانی لەدەستداوە بە دەگمەن خێزانێک لەو گوندەیە ئەبینرێت کە قوربانیشی مینیتیانە بێت سعید حەسەنی تەمەن 70 ساڵ یەکێکە لە دانیشتوانی ئەو گوندە کە توانیوێتی خۆی لە مینەکان پارێزێت بەڵام مین دوو کوڕی بریندار کردووە ژمارەیەک لە کەسوکاریشی هەر بەهۆی مینەوە گیانە لەدەستداوە یان کەم ئەندام بوون والله لەگەڵ ئەلغامە و پەڕی شڕی ئەیکەلان لە ژیرێنەوە شڕی لێخوا ئەلم چێوە هەموو ئەلغامە ئەو چێوە هەموو هەوە کەڵ لە ژیرێنەوەرۆ خۆمانە ئەمون دوو کوڕە مەرجان بریندار لالم چێوە یەکیشانم ئەم دوو پەنجەیمەوە هین ئەو دوو پەنجەیمەوە ئەوە یەکیشانم پێنج پەنجانەی هەموو بریندار دوو کوڕەکەم لە چێوان لات چوون بۆ فافۆن کۆکردنەوە بۆ فەقیری لە گرانیەکەیدا وڵا کە سوکاری کەشمان هەموو بریندار و قاسپەڕی و عین نەبێ کوشتوێتی و ئاوە ئەمە لە ئێمە نەگوێزراوینەوە ئێمە ئەلەم منتیقەیدا چوار دێ مەغدورن وڵاغلو باڵەخ گاتوڵۆن کونە ماسی ئەم چواردەیە مەخدورنەوەکانی کە دیاتەکانی کە بڵێندا هەموو کە گوێزراونەوانێ هینیان داونێ تەعویزیان داونێ بەس ئێمە بەسەڵتی ڕامە کردووە نەماڵمان بۆ دەرچوە نە شتێک بارانی کردنی سەردەم باین بە مەکەبەرەوە بە ئیزاعاواری کرد کتێوەی بەرە حکومت بێ باشەوەی بەرە حکومەتی ژنەیە بیگرینە دەیفەوتێنی ئێستام دیێمە 4 نەفەر هەرکەس نەیزانی چیاندا ئێستا شۆساش بێ قوڵاکن دوێ سێ براو ئامۆزای خوانەی نەی کوشتم و خۆم پاراستەوە بە بەردا ڕۆیم و جارشکە نەچوومەوە بەکنیدا و ئاوە وە نەبێ بڵێ یار یەکسەر جارشکە بڵێن کە ئەمڕۆ چوم نەچوومەوە بەکنیدا ئەوە ساڵەکەی لە گرانیەکەیدا کە چوومەوە بە ناویاندا ڕۆ کەوتومە ناویانەوە لێرە بۆ لایلۆنێ ئەو بەردە بە ناویاندا ڕۆشتم خۆ پاراستومی نەمێراوە لەوە وەختەوە بچمەوە لە جێگاکانی تری کوردستان مین تەنها هەڕەشەیە لەسەر ژیان و سەلامەتی مرۆڤ و گیانلەبەرەکان بەڵام لێرە درەختەکانیش لەم هەڕەشەی ڕزگاریان نەبووە حاڵەتێک ئەو حاڵەتی کە هەیە ئەگەداکرێنەوە پێشتر لەلایەن خەڵکی گوندەکەەوە یان ئەگەر لەلایەنی سەربازی ڕژێمی عراقیشەوە بێ ئەم داری تووە کاتی خۆی کە بڵێن بچووکتر بۆ لەم حەجمە مینێک لەم شێوەیە بە ساغی دانراوە ئەمە دیوی TNT-کەیەتی ئەمە دیوی تەرەقەکەیەتی دیوی TNT-کەی دیارە دیوی تەرەقەکەی چەقیوەتە ناودارەکەەوە بە حکمیەوەی کە نزیکەی 20 ساڵە بێ و مینە دانراوە ئەم دارەش لە گەشەکردنایە و مینەکە ئەم لای داپۆشراوە بەی شێوەیە قابلی دەستکاریکردن نییە بۆیە کۆمپانیای ئەرارات دوای ئاگاداکردنەوەی بەڕێوەباتی گشتی کاروباری و بەڕێوەباتی گشتی کاروباری مین ڕێکخراوی NPA لێ ئاگاداکردەوە بۆ لەناوبردنی ئەو مینە ئەم مینە ڕێکخراوی NPA هاتووە ئەمڕۆ با بڵێن لە ناوی ببە دوای لەناوبردنی احتیمالە دارەکە لەناو بچێ بەڵام ئێمە مەبەستی سەرەکیمان سەلامەتی خەڵکە هەر کاتێک ئەم مینە لەسەر ئەمدارەمایەوە کەسێک بچێت لەسەر دارەکە مینەکە بتەقێتەوە بێگومانەوەنی خواریشەوە زەرمەند دەبێ بۆیە بە باشمەزانی کە ئەم مینە لە شوێنی خۆیان بتەقێنرێتەوە و خەڵک سەلامەت بێت لەو بارەیەوە. بەهۆی ئەو جەنگانەی بە درێژایی سەدەی ڕابردوو لە عێراقدا ڕوویداوە خاکی عێراق بۆتە یەکێک لە مین ڕێژکراوترین خاکی وڵاتانی دنیا بەپێی ئامارەکانی حکوومەتی عێراقی نزیکەی 25 ملیۆن مین لە عێراقدا هەیە لەو ژمارەیەش 10 ملیۆنیان ئەکەوێتە هەرێمی کوردستانەوە ئەمەجگەلەوەی زیاتر لە 1270 ناوچەی سەربازی لە عێراقدا هەیە کە پاشماوەی تەقەمەنی و مینیان تایە بە درێژایی 1200 کیلۆمەتریش سنووری نێوان عێراق و ئێران کێڵگەکانی مین درێژ بوونەتەوە کە زۆرینەی بەرناوچەکانی سنووری هەرێمی کوردستانەکەوێت. ژمارەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر لە 3 ملیۆن و 500 هزار کەسە. بەم پێش لە بری ئەو 10 ملیۆن مینەی لە خاکی هەرێمی کوردستاندا هەیە هەر هاوڵاتێکی هەرێم 3 مینی بەردەکەوێت. حاجی مارفی تەمەن 55 ساڵ قوربانیشی تری کێڵگەمینەکانی گوندی وڵاغلووە کە بەهۆی گەڕان بە دوای بژێوی ژیانە لە شاخەکانی وڵاغلوو
مین بەشێک لە قاچی بردووە. ئەمە چوون بۆ گۆزارڕێ چوون بۆ گۆزارڕەی سەرکەوتین خەریکی مامان لێرە بوو خەریکی سڕۆمڕێ بووی گەڕام ئەغامەکە بەرم کەوت لێ ڕۆشتم بۆ سلێمان لە سلێمانیەوە بردیانم بۆ ساڵاق لە ساڵاقەوە بردیانم بۆ تەورێت کاکە برا من ئەمە لاقم ئاوایە من هیچم بڕوانە هەر یەکسەر ئەم ئەلادێمە کێمە ئەمە دای نەبەزانین حکوومەت حکوومەت تا شێوەکانی گرت کەەوە شێوەکانی گر ئەلغامی دانا ئەنجا لە دوایدا لیان ساندەوە ئەلغامی ئێران و عێراق تێکەڵاو بوو. بەپێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1990ەوە نزیکەی 14,000 هاوڵاتی بەهۆی مین و تەقەمەنی و پاشماوەی جەنگەکانەوە کە مەندام بوون یان گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2007 حکوومەتی عێراقی پەیماننامەی ئۆتاوای پەسەند کرد بۆ بەرەنگاربوونەوەی مینی دژەکەسی. بە پێی و پەیماننامێش پێویستە لەسەر عێراق تا ساڵی 2012 سەرجەم مینە چێنراوەکانی لەناو ببات و تا شوباتی ساڵی 2018 سەرجەم کێڵگەمینەکان پاک بکاتەوە. لە دوای ساڵی 1990ەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەک گروپی ڕاوێژکاری مینی بەریتانی MAG و هاوکاریگەری نەرویج NPA و نووسینگەی خزمەتگوزاریەکانی پرۆژەکانی سەر بەنەتەوەی گرتوەکان UNOPS کار لەسەر پاکردنەوەی مینەکەن لە هەرێمی کوردستان. لە ئێستاشدا بەڕێبەرایەتی کاروباری مین پاکردنەوەی کێڵگەمینەکان لە ڕێگەی تەندەرەوە ئاتە کۆمبانیاتەکانی تایبەت بە پاکردنەوەی کێڵگەکانی مین. ئەم مینانەی کە لەم حەقلانە دۆزیێتەوانە VS 50 ڤالمارایە تایب 72 مینەکان هەمویان مینی شەخسی. لەم حەقلانەیە حادیسە ڕوویاوە. ئەم حەقلە ناوی هەوارە بی ئاوی سریئەیە ئێنئایەکەی 879 ڕوبەری گشتیەکەی 19,500 نزیکترین گوند کە لێوێتی گوندی وڵاغلووە. 5 حەقلیان بۆ ئێمە دیاری کردووە بە تیمی دەسی میکانیکی بەشدارە بین بە پێی شوێنەکان ئەگەر هەوراز بێ بە ئیشی دەسیەکەین، شوێنە تەختەکان بە ئیشی مەکاینێکین، مەکاینەکان بە حەفارە هەڵێکەنین بە قوڵێکی تا ئەچێتە ساعەرزی ساخ. ئەو کاتە خۆڵەکە بێژینەوانێ کە بێژامانەوە هەنێک کەرسەک بەجیەمێنێ ئەو کەرسەکانش چێگەکەینەوە بۆ دۆزینەوەی لوغمەکان تیانە. ئەم حەقلە ڕوودا و 3 حادیسەی قاسپەڕانی تیا بووە، 4 حادیسەی وڵاخی تیا بووە. ساڵەکانی 80 ڕژێمی عێراق دژی هێزی پێشمەرگە و جەیشی ئێرانی میڕێژی کردووە. ئەم حەقلانە وەختی خۆی لەلایەن ئێمەی جیەوە دیاری کراوە بە پرسی بڵێن شوان و خەڵکی دیەکە حەقلەکە لەکوێیە و بۆ لەکوێ لغم بوو لەکوێ حادیسە بووە. ئەوان مەسافەیەک وەرەگرن یان ئەم بەردانە دانێن دوای ئەیکەن بە تیپی. ئەم تیپیانە پێڵن خاڵەکانی سوڕانەوە، پێڵن تیپی بەنگلیزی بە کوردی خاڵەکانی سوڕانەوە. ئەو کاتە ئەم حەقلانە لە ڕێی تەندەرەوە لە بەڕێوەبەرایەتی مینمان وەرگرتو ئێمە کە دەور و تەسلیممان لەگەڵاکەن. ئێمەش ئەم خاڵی سوڕانەوەکان ئەیکەین بە خەریتە بە کۆمبارس و مەترەی گرین و ئەیخینە سەر نەخشە بۆ زانینی خۆمان چۆن ئیش بکەین هێڵەکان لە شوادان لێ. تاقیکردنەوەی جیازەکان بەیانیان زانین ئیشەکەیانیش ناکە. چۆنی تاقیەکەینەوە چنۆ ئەلوغمێکی تیابێ لە شێڵگەمینەکەیە لێرە دایانین لە قوڵی 13 سانتیمەترە جیازەکەی بەسرایە نین دوایی تێستێکین. ئەگەر خوێنیەوە یعنی ئەو جیازە مەزبوطە بۆ ئیشکردن. ئەگەر نەیخوێنەوە ئەو دیمانە ناوێ بۆ جیازۆ بچێتە ناوانێ. ئەمە تەڵعەن فریە بەتاڵە لە TNT. ئەمە پێڵێن تایب 72 سینی شخصیە کەمکانزایە. ئەمە یعنی جیاز و باشی ناخوێنێتەوانێ زۆر مەترسیدارە. بەیانیان چێشی جیازەکانمان لەسەرە ماکەین. زۆربەی ئەوانەی لەم گوندەیە بوونەتە قوربانی مین پیاوانن لەو خاوەن خێزانانەی کە لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانە بە گوندەکە و
دۆڵ و شاخەکانی دەوروبەری ئاگەڕێن ئەوانەشی تا ئەمڕۆ لە هەمووان پارێزراوتر بوون مناڵانی گوندەکەن بەڵام ئایا سبەی پەیداکردنی بژێوی ژیان ئەمانیش ناچار ناکات بکەونە تەونی مینەکانەوە على ناس بلامين نرجع في لك ميلا هنا الكهرباء الخامس فيها تقيوته فقاسية مع صوت هنا الخامس بركة الرحمة بعدين جمع الخامس بركة تودوك بنزل الرحمة بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر